ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا کورتەی گرنگترین هەواڵەکان. ناجێگیربوونی دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی لە نەخۆشخانە، پەیوەستبوونی بەندکراوانی سەقز بە کارزاری سێشەممانەی نابۆ ئێدام، دەست بەسەرکردنی سیروان محەممەدی لە شاری سنە، درێژەی ناڕزایەتیەکان دژ بە ئەردۆغان لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی شاغڵ لە شارەداری زاهیدان و گیان لە دەستان و برینداربوونی 7 کرێکار لە چەند شاری ئێران. درێژەی هەواڵەکان ناجێگیربوونی دۆخی تەندروستی عوسمان ئیسماعیلی لە نەخۆشخانە. بەپێی هەواڵی گەیشتوو عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری تەمەن 64 ساڵ و خەڵکی سەقز کە لەم دواییانەدا بە دانانی بارمتەی 1 میلیارد تمەنی لە زیندانی سەقزەوە مەرەخەسی دەرمانی پێدرابوو لە ڕێکەوتی دەی جۆزەردان نەشتەرگەری بۆکرا و نزیکەکانی دۆخی تەندروستی ناوبراویان بە مەترسی دار وەسف کردووە. ئەو چالاکە کرێکاریەی کە تووشی فتق و تەنگی هەناسە و نەخۆشی دڵبووە بەهۆی دژایەتی دارای تڵعاتەوە بۆ ماوەیەکی زۆر لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی بێبەش کرابوو. عوسمان ئیسماعیلی ساڵی ڕابردوو لەلایەن دادگای ئینقلابی سەقز بە تۆمەتی چالاکی دژ بە ئەمنیەتی ملی لە ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حەزبە نێرەکانی ڕژیم بە 31 مانگ و 15 ڕۆژ زیندان و هەروەها بە تۆمەتی تەبلیغ دژی نظام لە کاتی بەشداریکردن لە ڕێوڕسمی بە خاکسپاردنی ژینامینی بە 7 مانگ و 15 ڕۆژ زیندانی تازیری محکوم کرا. پەیوەستبوونی بەندکراوانی سەقز بە کارزاری سێشەممانەی نابۆ ئێدام. ئەو کات لەگەڵ 20مین کارزاری نابۆ ئێدام کە بە مەبەستی دەربڕینی ناڕۆزایەتی لە ئاز ئێدامی بەندکراوان لە ئێران ڕێکخراوە، ژمارەیەک لە زیندانیانی سەقز و مەشهەد پەیوەست بەو کارزارە بوون و مانیان لە خواردن کرد. بەپێی زانیاریەکان بەندکراوانی بەندیخانەکانی ئێڤین، قزل حیسار، ناوەندی کەرەج، خوڕەماوە، مەشهەد، سەقز، خۆی و نەغەدە لە درێژەی بەڕێوچوونی مانگرتنەکانی سێشەممەی نابۆ ئێدام بۆ 20مین هەفتە مانیان لە خواردن کرد. ئەو بەندکراوانە لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کۆماری ئیسلامی هەفتەی ڕابردوو بەلانی کەم 8 کەسی لە سێدارەدا و بە دەرکردنی سزای لە سێدارەدان بۆ مامۆستا محەممەد خزر نژاد کە تەنیا بەرگری لە بزوتنەوەی ڕەوای خەڵک لە ساڵی 1401دا کردبوو سەلماندی کە لە هیچ دۆخێکدا دەست لە سەپاندن و جێبەجێکردنی سزای ئێدام هەڵناگرێت. تەنانەت لە کاتی شانۆی هەڵبژاردنەکاندا ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی وازی لە سەرکوت و لە سێدارەدان نهێنا و تەنیا ڕێگەی بەرەنگاربوونەوە لەگەڵ حکوومەت پەرەپێدان بە کارزارەکانی نابۆ ئێدامە. دەست بەسەرکردنی سیروان محەممەدی لە شاری سنە. سیروان محەممەدی هاوڵاتی خەڵکی سنە و دانیشتووی گەڕەکی حاجیاوە ڕۆژی شەممە 19 جۆزەردان لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ زیندانی ناوەندی سنە ڕاگوێزرا. بەپێی زانیاریەکان سیروان محەممەدی بە تۆمەتی سوکایەتیکردن بە خامنەی و هەوڵی تێکدانی ئاسایشی وڵات بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 5 ساڵ زیندان بۆ بەندیخانەی ناوەندی سنە گوازراوەتەوە. ناوبراو لە دەست بەسەرکراوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی و پێشتری چەند جار دەست بەسەر و سزای زیندانی بەسەردا سەپێنراوە. ساڵی ڕابردوو سیروان محەممەدی لە حاڵێکدا تازە لە زیندان ئازادکرابوو لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بە توندوتیژیەوە دەست بەسەرکرابوو. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە 22 جۆزەردان کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانا بە سەختی بریندارکرا. بەپێی زانیاریەکان شەوی سێشەممە کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی ئارمان حوسێنی تەمەن 26 ساڵ لە سنووری سەرتەزێنی بانە لەلایەن هەنگی مەرزیەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە لە ئاکامی هێرشی هێزەکانی ڕژیم. ئەو کۆڵبەرە بە سەختی بریندار و با مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی تەورێز کراوە. درێژەی ناڕزایەتیەکان دژ بە ئەردۆغان لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان شارۆمەندانی ئازادیخوازی شاری ئێلح لە باکووری کوردستان دژ بە حکوومەتی ئەردۆغان خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان بەشداربوانی ئەو ڕێپێوانە سەپاندنی سزای زیندانیان بەسەر شارەداری جوولەمێرگ شەرمەزار کرد و ڕایانگەیاند کە هیچ کەس ناتوانێت ئیرادەی گەل زەوت بکات.
نوێنەرانی لایەن و حزبە سیاسیەکانی بەشدار لەو خۆپیشاندانە هاوڕێ لەگەڵ خەڵکی شاری ئیلح دروشمەکانی بە بەرخودان سەر ئەکەوین ژن ژیان ئازادی بژی بەرخودانی جوولەمێرگ و قەیومی حکوومەتی دەڕوات و نوێنەری گەلدێتیان بەرز کردەوە. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی شاغڵ لە شارەداری زاهدان. ڕۆژی دووشەمە 21 جۆزەردان کرێکارانی شرکەتی شاغڵ لە شارەداری زاهدان لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شرکەتی شاغڵ لە شارەداری زاهدان ماوەی 3 مانگە هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. بەوتەی ناڕازیان چەند جار لە بەردەم شارەداری ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی دەوڵەتی بایەخ بە کێشە و گرفتەکانیان نەداوە. داخرانی معدەنی زێڕی تەفتان لەلایەن ناڕازیانی بەلوچ. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان شارۆمەندانی ناڕازی بەلوچ لە بەردەم معدەنی زێڕی تەفتان کۆبوونەوە ڕێگەیان لە کار و چالاکیەکانی معدەن کرد. بە وتەی دانیشتوانی گوندەکانی دەوروبەری معدەنی زێڕی تەفتان شرکەتەکانی سەر بە سپای پاسداران زەوی کشاوەرزی خەڵکیان داگیر کردووە و سەرچاوە ئاویەکانی ناوچەکەیان پیس کردووە. چالاکانی بەلوچ دەڵێن لێدانی ئەو معدەنە هیچ سوودێکی بۆ خەڵکی هەژاری بەلوچ نەبووە و دەوڵەت سروەت و سامانی ئۆستان تاڵان دەکات و بە فیشەک وەڵامی خەڵکەداتەوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی مەدەنی لە ئیزە و بابۆل. لە ڕۆژانی ڕابردوودا باوکی بەندکراوێکی سیاسی بە ناوی هوشەنگ ئالمحەممەدی تەمەن 63 ساڵ و چالاکی هۆنەری خەڵکی بابۆل بە ناوی ئەمیر بابەخانی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران هوشەنگ ئالمحەممەدی باوکی زیندانی سیاسی حوجەت ئالمحەممەدی لە شاری ئیزا بە توندوتیژیەوە لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ زیندانی شەیبانی ئەهواز گوازراوەتەوە. ئەو باوکە دادخوازان نەخۆشی دڵی هەیە و بنەماڵەکەی خراونەتە ژێر گوشار بۆ ئەوەی هەواڵی ڕەفاندنی باوکیان میدیای نەکەنەوە. لەلایەکی دیکەوە ئەمیر باباخانی هۆنەرمەندی بواری ڕەپ و خەڵکی شارستانی بابۆل بەهۆی دانانی بابەت لەسەر مەرگی ئیبراهیمی ڕئیسی دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەدا ناچار بە دان پێدادانی زۆرم لێ دژ بەخۆی کراوە. گیان لەدەستان و برینداربوونی حەوت کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان حەوت کرێکار لە چەند شاری ئێران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و بەهۆیەوە 5 کرێکار گیانیان لەدەستا و 2 کرێکار ژەهراوی بوون. بە پێی راپۆرتەکان 2 کرێکاری شاغڵ لە کێڵگەیەکی پەلەوەری لە شارستانی لار بەهۆی گازگرتووی لە نێو بیرێکی ئاودا ژەهراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. لە شارستانی کوردکوی کرێکارێک بەهۆی بەرگرتووی گیانی لەدەستا و 3 کرێکاری کەندنی کارێز لە شارستانی سۆرخەی سەر بە پارێزگای سمنان بەهۆی گازگرتووی گیانیان لەدەستا. هەروەها لە شاری زاهدان کرێکارێکی کەندنی بیری ئاو بەهۆی بەربوونەوەی کەرەستەی قورس بەسەریدا گیانی بەخت کرد. بێبەریکردنی معلمێکی بەندکراو لە دەرمان. بە پێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی نەجات ئەنوەر حەمیدی لە ئەندامانی کانونی سنفی فەرهەنگیانی خوزستان لەلایەن بەرپرسانی زیندانی سپیداری ئەهواز لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. بە پێی ئەو راپۆرتە نەجات ئەنوەر حەمیدی لە مانگی ڕەشەمەی ساڵی 1970 هەتاویەوە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 15 ساڵ حکمی زیندان ڕەوانەی بەندیخانەی سپیدار کراوە. ئەو بەندکراوە سیاسیە نەخۆشی تیرۆیدی هەیە و بەهۆی بێبەشکردنی لە دەرمان تووشی خوێنبەربوونی دەرونی بووە. لە ڕۆژانی ڕابردوودا ئەو زیندانیە دۆخی تەندروستی تێکشووە، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. کوژرانی چەند فەرماندەی حیزبوڵڵا لەلایەن ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی پەهبادەوە خانوویەکی لە شاری جوویا لە باشووری لوبنان کردە ئامانج و لە کامیە و هێرشەدا 2 فەرماندەی حیزبوڵڵا و چەند چەکداری دیکەی ئەو گروپە کوژران. بە پێی راپۆرتی ئەلحەدەث 2 فەرماندەی حیزبوڵڵا بە ناوەکانی ئەبوو تالب و حوسێن حەمید هاوڕێ لەگەڵ چەند چەکداری پلەبەرزی ئەو گروپە لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراون. لا وەڵامی هێرشەکەی ئیسرائیل حیزبوڵڵای لوبنان شارە سنووریەکانی ئیسرائیلی موشکباران کرد، بەڵام زیانی گیانی بەدواوە نەبووە و تەنیا مێرگ و دارستانەکان لە ئاگردا سوتاوە. دو هەواڵمان سەبارەتە بە نەقمبوونی بەلەمێک بە 260
سەرنشینەوە لە کناراوەکانی یەمەن. ڕێکخراوی جیهانی کۆچبەران ڕۆژی سێشەممە 22 جۆزەردان ڕایگەیاند بەلەمێکی هەڵگری پەنابەران 206 سەرنشینەوە لە کناراوەکانی یەمەن نقمی ئاو بوون. بەپێی راپۆرتی ئاسۆشییتد پرێس لە کامی نقمبوونی ئەو بەلەمەدا 49 پەنابەر گیانیان لەدەستاوە و 140 کەس ون بوون. زۆربەی پەنابەران خەڵکی وڵاتانی ئەتیۆپی و سۆمالی بوون و گەڕان بە دوای تەرمی ونبوواندا بەردەوامە. بەوتەی ڕێکخراوی جیهانی کۆچبەران لە نێوان ساڵەکانی 2014 بۆ 2023 زایانی 1400 پەنابەر لە ڕێڕەوی ئاوی یەمەن بۆ کەنداوی فارس گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بشین.